كواتا هندي كسن علماء نين عملاء زانانين بكري جيراون بەڵێ زانیاری هەیە بەڵام عەمەل بە زانستەکەی ناکە ناچێ فتوایەک بدا کە لە دەقی قورئانەکە و حەدیسەکە هات بێ نەخێر بە پارە فتوا دەفرۆشێ بۆ مەنسەب و پلە و پایە فتوا دەفرۆشێ بۆ دنیا فتوا دەفرۆشێ چۆنت دەوێت چی لێ بکەین ئاوا وامان لێ کرد تەواو بڕیار دەدەین کە مەوزوعەکە ئاوا بێ قسەیەکی خۆش چاک لە بیرم نییە بەڵام وتیان مامۆستایەک لەگەڵ کەسێک بۆتە شەریک توتی مامۆستا تۆ دەکەمە شەریک بەڵام بە مەرجێک لە وتاری جومعە بڵێ ئەو شتە زۆر چاکە خەڵکی نەبیکڕن بۆی خەڵک هجوم کات و ئەو شتە بکرێتەوە ئەو کاتە هەردووکمان قازانجێکی زۆر دەکەین تیا مامۆستا لە وتاری جومعە باسی کرد خەڵکی هاندە خەڵکی نازانێ چ موامەرەیەک لە ژێرەوەدا هەیە دوای کابرای خاوەن کۆمپانیاکە خەڵک ڕووی تێکردووتی وەڵام مامۆستاییشم پێت نەماوە برا خۆ تۆ دینارێکت نەداوەتە من وەڵا شەڕاکەتیت ناکەم پیاوی چاک بە من خەڵکم هاندا من وام کرد ئاخر چۆن ئێستا دەبێ بەشی من نەدەیت وتی مامۆستا تۆ دینارێکت نەداوە بۆ شەڕاکەت ماندووش نابی ئەوەندەیە لە وتار هانی خەڵکت داوە شتیوانە تی باش جمعەی دۆماتەوە تی خەڵچینە دوای لێکۆڵینەوە دوای بە دوواداگەڕانی بەڵگەکان بۆم دەرکەوتووە ئەو شتەی لە جمعەی ڕابردوو باسمان کرد زۆر خراپە نەچن وریابن شتیوانەکە لێ نزیک نەبنەوە وەڵڵا خەڵک ڕای لێی ڕەویەوە و خەڵک لێی ڕەتیەوە و دوور کەوتەوە لێی کابرا هاتەوە مامۆستا بە قوربانت بم وەڵڵا نیوە لە نیوە بۆتەوە بەس چاچیکەوە تێویش ئاسان ئەوەش دەتوانین بکەین دەتوان چاچکەینەوە ئەمە واشتروا به ثمنا قليلا لەگەڵ ڕێزم بۆ مامۆستای باش هەندێک کەسێک دینەکەی دەفرۆشێ براکەم دینەکەی دەفرۆشێت بۆ خاتری کوێخایەک بۆ خاتری ئاغایەک بۆ خاتری دەسەڵاتدارێک بۆ خاتری حیزبێک بۆ خاتری پارەیەک بۆ خاتری منسەبێک بە ئاشکرا کە قسە دەکات پێوە دیارە وەڵڵاهی دیارە کە درۆ دەکات وەڵڵاهی دیارە کە بۆ خوا ئەو قسەیە ناکا کە خوا لە خۆی ڕازی ناکا یەکی شتر لە خۆی ڕازی دەکا پەنا بە خوای گەورە ئەمە خوای گەورە لێرەدا زەممی عولەمای بەنی ئیسرائیل دەکا کەواتە ئەی عولەمای ئەهلی ئیسلام وریابن بۆچی فەرمووی ثەمەنەن قەلیلەن خۆمە بەس لە نرخەکە مەکاوە نییە بڵێ وەڵا لەوانەیە تەنها 2 وەرەقەیان درابێتێ لەسەر گۆڕینی دینەکە هەرچی بدرێتێ لە بەرامبەر گۆڕینی دین هەر کەمە والله کە بتکەن بە ڕئیسی جمهوری کە بە 10 ملیار دۆلارت بدەنێ بۆ ئەوەی فتوایەک بدەی پێچەوانەی شەرعی خوا بێت تۆش بزانی پێچەوانێ سوێن بەخوا ئەوەی پێدراوە زۆر کەمە زۆر بێقیمەت هیچ بۆ هیچ نییە چکە تۆ بەهۆی ئەوەوە خۆت تووشی غەزەبی تووڕەبوونی ڕەب العالەمین کرد ئەو مەلاین دۆلار و ملیار دۆلارەی کە پێت دراوە لە تووڕەبوونی خوا ڕزگارت ناکە بەخوا ڕزگارت ناکە وەڵڵاهی ڕۆژی قیامەت کە جەهەنەم دەبینیت تەمەنا دەکەی هەموو سەرزەوی و پڕایی زەوی و ئەوەندەی تریش هی تۆ بێ بیکەیتە قوربانیەوەی بەس خۆت ڕزگارکەی ڕزگاریشت نابێت بۆیە ثەمەنەن قەلیلە کامە زۆر کەمە عەیبە ئینسان بۆ پۆستێک بۆ دەسەڵاتێک بۆ پارەیەک بۆ ئافرینێک دینی خوا بگۆڕێت فێڵ لە خوا ناکرێ براکانم بۆیە ئەوەی کە بە حەقی دەزانیت بیڵێ یەکەم مەی شارەوە دووەمیشان مەی گۆڕە تەحریفی مەکە